بەناوی خۆی گەورە مهرەبان طبعا ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوان بوو لەسەر ئاستی هەموو جیهان کە لەلایەن نەتەوەی گرتوەکان ئەمڕۆ 12/8 بە ڕۆژی جیهانی لاوان ناسێنرا بۆ ئەم مەبەستە وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی سۆران چەندین جۆر چاڵاکیمان ئەنجامدا لە هۆڕی مەراسیماتی ئیدارەی سەربەخۆی سۆران. چاڵاکیەکان بریتی بوون لەکردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافی بۆ هەموو ناوەندەکانی وەرشلاوانی سەر بە بەڕێوەبەرایەتی لاوانی سۆران. چاڵاکی دووەم خستنە ڕووی بەهرەی هەر 5 گەنجی لە هەموو ناوەندی وەرشلاوانەکان کە تێکڕای ناوەندەکان دەکاتە 25 گەنج بەهرەکانیان پیشاندان بە چەندین بەهرەی جۆرا و جۆر وەکو فۆتۆگرافی و پەیکەرتاشی و خۆشنووسی و شعر و بەهرەی جۆرا و جۆر. چاڵاکی سێمان دروستکردنی گروپێکی مۆسیقا و بەناوی گروپی مۆسیقای ئیدارەی سەربەخۆی سۆران کەم گروپە ئێستاش لە چایخانەی کەلتوری سۆران چارخانەی کاک فەرهاد گزرەیی بەشدارە بە چەندین چاڵاکی جۆرا و جۆر. ئەم گروپێکی گەنجان و لاوان کە لە 8 گەنج و لاو پێک دێت چەندی چاڵاکی جۆرا و جۆر پێشکەش دەکات. چاڵاکی چوارەممان ڕێزلێنان و پاداشکردنی تەواوی گەنجە بەهرەمەندەکان بوو بە پاداشتێکی مادی بۆ ئەوەی بتوانن وەکو سەرچاوەی بژێوی داهاتی خۆیان دابینکەن و پەرە بە توانای خۆیان بدەن. ئێستاش لەلایەن سەنتەری ڕۆشنبیری سۆران بە هەمەهەنگی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم ڕۆژە زیندوو کراوەتەوە لە چایخانەی کەلتوری سۆران چایخانەی فەرهاد گزرەیی. طبعا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی سۆران چەندین چاڵاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەین لە ڕێگەی ناوەندەکان. چاڵاکی تۆپی پێ، چاڵاکی تۆپی باڵێ، چاڵاکی تێنسی سەرمێزە، چاڵاکی خولی درومانە، خولی کۆمپیوتەرە، چاڵاکی جۆرا و جۆرەکانش وە چاڵاکی فەردیەکان کە